ئەم کاتان باش باس لە یەکەمین چەکماغەی جیۆپۆلۆتیک لە سەدەی 21 دەکەین کە لەم ڕۆژانەدا هاتە ئاراوە. چەندین ساڵە جیهان خۆی بۆ سەرقاڵ دەکات لە سەدەی 21دا جیۆپۆلۆتیک جەم سەرگەری چۆن دەبێ؟ ئایا جیهان دەبێتە جیهانی دوو جەمسەری، فرەجەمسەری و یانیش یەک جەمسەری؟ هەروەکو دەزاندرێ لەو ڕۆژانەدا ئیتر ئەمریکا و ئەوروپا و هەندێک وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی وڵاتە بەهێزەکانی کەندا وەکو ئیمارات و سعودیا، هیند، ئەوروپا و ئەمریکا هەروەکو باسمان کرد لەگەڵ ئیسرائیل ڕێک کەوتن و ڕێگایەکی نوێی ئابووری کۆریدۆرێکی ئێکۆنۆمی هیند ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپایان ساز کرد و ئەم کۆریدۆرە هەتاوەکو ئێستا گفتوگویەکی زۆر لەگەڵ خۆی دێنێ و تەحەدایەکی زۆر گەورەیە لە بەرامبەر ڕێگای ئاوریشمی چینی کە هەموو جیهان بەخۆیەوە دەبەستێتەوە. لەو بەرنمەیەدا هەوڵدەین ئەمانە هەمویان تاو توێ بکەین وە کاریگەری لەسەر ئێمە و ناوچەکانی ئێمە چۆن دەبێ باسی ئەوە دەکەین. هەروەکو ئەوانەی لە مێژوودا شارەزان دەزانن کە لە ساڵانی 1970کاندا ئەمریکا لە نێوان بلۆکی خۆر هەڵات و خۆر ئاوادا و یانیش لە نێوان بلۆکی ناتۆ و ئەمریکا و ئەوروپا و بلۆکی یەکێتی سۆڤیەتدا شەڕێکی سارد هەبوو. بۆ لاوازکردنی پێگەی یەکێتی سۆڤیەت ئەمریکیەکان هەڵسان لەگەڵ چین ڕێککەوتنێکیان ساز کرد و چینیان بەم شێوەیە لە یەکێتی سۆڤیەتی کۆمۆنیست دابڕی. بەو شێوەیە چین بووە دەواازەیەکی ئابووری و لە هەمان کاتدا بووە وڵاتێکی بەهێز. بەڵام ئەمڕۆکە ئەگەر چین بەم شێوەیە بڕوە ئەمە لە 10 ساڵی ئایندەدا دەبێتە یەکەمین هێزی ئابووری جیهان و جگەلەوەی لە ڕێگای دەریا و لە ڕێگەی وشکانیەوە هەوڵ دەدا هەموو جیهان بەخۆیەوە ببەستێتەوە. لە بەرامبەر ئەمەدا ئیتر لەم ڕۆژانە تەماشامان کرد جۆ بایدن ئیتر گۆپاڵەکەی خۆی وەشاند کە ماوەیەکی کەمی ماوە بۆ هەڵبژاردننی ئەمریکا و توانی ئیتر ئەم جارە پێچەوانە ئەو چینەی کە ئەتوانین بڵین بە خۆی دروستی کرد لە بەرامبەر ئەم چینەدا ئیتر چینێکی دیکە ویانش ئەلتەرناتیفی چین دروست بکە، ئەویش وڵاتی هیندە. وڵاتی هیند بەهۆی ئەوەی دەکەوێتە سەر دەریای هیند و پاسیفیک، بەهۆی ئەوەی ژمارەیەکی زۆری تێدایە، بەهۆی ئەوەی ناکۆچی هەم لە ڕووی ئابووری و بازارەوە هەم لە ڕووی خاکەوە لەگەڵ چین و کۆمەڵێک وڵاتی دیکەی نزیکی چین وەکو پاکستان هەیە دەتوانێت ببێتە ئەلتەرناتیفێک. بەڵام بەر لەوەی بچینە ناو قوڵایی بابەتەکە دەمەوێت ئەمە باس بکەم. ئێمە پێشتر ڕنگ بێ 10 ساڵێک پێش ئێستا و یانیش 5 ساڵێک بەر لە ئێستاش بەردەوام بیرمان لەوە کردبێتەوە کە ئەمریکا و چین بە تەنیا دەبنە دوو جەمسەر، واتە جیهان دەبێتەوە دوو جەمسەر. ئەم جارە لە جیات یەکێتی سۆڤیەت و ئەمریکا ویانیش یەکێتی سۆڤیەت و خۆر ئاوا و چین دەبێت. بەڵام لە ڕووداوەکانی ئەم دواییانە دەڕوانین ئەمە تۆزێک لە مەحاڵ دەچێت وا پێ دەچێت کە جیهان ببێتە فرەجەمسەری. جیهانێکی فرەجەمسەری واتە ئەوروپا، ئەمریکا ڕنگ بێ ئەوە لەسەر شەڕی ئۆکرانیا و رووسیا دەمێنێتەوە، رووسیا، چین و هەندێک وڵاتی دیکەش لە ئاستی لۆکاڵیدا ڕنگ بێ بتوانن ببنە جەمسەر وایانیش لەگەڵ هەندێک لەو جەمسەرانە هاوپەیمانی بکەن. بەڵام هاوپەیمانیەکان بە هیچ شێوێک هاوپەیمانی مطلق نین وەکو سەردەمی شەڕی سارد، واتە بە تەواوەتی ئێمە ڕێک کەوتوین، هیچ کێشەیەکمان نییە. وڵاتەکان کێشەیان هەیە لەگەڵ یەکتری
لە هەمان کاتدا لە هەندێک بواردا لە یەکتر نزیکن لەگەڵ یەکتری ڕێک دەکەون. ئەمە شۆڕ دەبێتەوە هەتاوەکو هێزە بچووکەکانیش هەتاوەکو حیزبەکانیش ئەمە شۆڕ دەبێتەوە. بە کورتی لەم ڕۆژانەی دواییدا ئیتر هەروەکو لێرەدا لە ئەکرانەکەدا دەبینن ڕێگایەکی نوێ پێشنیار کرا، ڕێککەوتنی لەسەر سازکرا، بێگومان ڕێککەوتنیە ئەتوانین بڵین پەیماندانە، ئەتوانین بڵین پێشنیارە کە ڕێگایەکی نوێ لە نێوان هیند، دوبەی و لە دوبەی بەدواوە لە ڕێگای شەمەندەفەر ڕێگای ئاسنی بە سعودیا و ئۆردوندا تێدەپەڕێ، لەوێشەوە دەگاتە ئیسرائیل، لە ئیسرائیلیشەوە لە ڕێگای ئاوەوە واتە دەریای سپیناوەڕاست دەچێتە بەندەری پیر لە یۆنا. ئیتر ئەمەیان پرۆپۆزەکەیە هەروەکو دەبین پێشنیارەکەیە ویانیش ڕێککەوتنەکەیە ویانیش بڵێن نیازێکە کە وڵاتان ئەو وڵاتانەی باسمانکردن هەیەە. بێگومان ئەمە ناڵێن گرنگ نییە، ئەمە زۆر زۆر گرنگە، بەڵام ئەمە ئەبێتە هۆی بە تەواوەتی بێبایەخکردنی ڕێگای ئاوریشمی چینی. ئەمە سەرەتادا جێگای گومانە و پاشان ئەم پێشنیارە کۆمەڵێک کێشەی تێدایە. کێشەکان لە مێدیاکاندا بە زەقی باز دەکرێن، واتە ئەمە یەک ڕێگانیە، ئەمە چەندین ڕێگایە لە ڕێگای کەشتیەوە بۆ دابەزاندنی بۆ شەمەندەفەر و لە شەمەندەفەرەوە کامیۆن و دیسانەوە ڕێگای دەریا. لە هەمان کاتدا ئەمە بە چەند وڵاتێک تێدەپەڕی، یعنی بە وشکایی وڵاتەکاندا تێدەپەڕی. خۆی لە خۆیدا تەماشا دەکەین ڕێگای بازرگانی کە بە وشکاییدا تێبپەڕێ مەترسی زیاترە، یعنی لە هەر کاتێکدا هێزێکی هەرێمی هێزێکی لۆکاڵی لەگەڵ ئەو وڵاتە لی بووە کێشە، ئیتر ئەم ڕێگایە پەکی دەخەوێیانیش مەترسی دەکەوێتە سەر. و لە هەمان کاتدا دەتوانین بڵین هیند ویانیش ئیمارات، سعودیا، ئۆردون، ئیسرائیل ئەمانە وڵاتانی یەکێتی ئەوروپایان نین. ئەم کاڵایەنە کە دەستنا وڵاتانی یەکێتی ئەوروپا ئایا ئەمانە گومرجیان لەسەردا ئەنێن یان نا؟ باشە ئەو هەموو گومرگە کە بەو هەموو وڵاتانی یەکێتی ئەوروپادا دەڕوا ئایا ئەمە کاریگەری لەسەر نرخی کاڵاکاندا نابێ؟ بەڵێ. ئەگەر کاریگەری لەسەر نرخی کاڵاکان بوو، کاڵاکان گران بوون، ئەوە دیسە ئەڵتەرناتیفی ئەوروپا بۆ کڕینی کاڵا دیسە چین دەبێت، چونکە چین لە ڕێگای دەریاوە دەتوانێت کاڵاکانی بگەینێتە ئەوروپا، هەم هەرزانترە هەم بێمەترسیە، چونکە وەکوتم لە ڕێگای دەریایە. ئەمانە هەمویان جارێ پرسیارن و ئەمانە پێمان دەڵێن کە پرۆژەکە ڕنگ بێ لایەنی سیاسی زیاتر لە پێش بێ و ئەگەر هاتوو نەیانتوانی چارەسەر یەک بۆ لایەنە ئابوووریەکەی بدۆزنەوە و ئەگەر هاتوو چارەسەریان بۆ لایەنە ئابوووریەکەی دۆزیەوە، ئەمە بمانەوێ نەمانەوێ هەندێک وڵات هەن کە لە دەرەوەی ئەو پەیمانە ماون. ئێران کە لەسەر کەنداوە گەروی هورمز کۆنتڕۆڵ دەکات و لەو بارەیەوە هەتاوەکو ئێستا قەلەقیەکانی ئەمریکا و وڵاتانی عەرەبی لەبەرچاوە، وڵاتانی کەنداو یەک لەو هۆکارانەی کە ویستیان لە ڕێگای چینەوە لەگەڵ ئێران ئاش ببنەوە ڕنگ بێ هورمز بێ، چونکە هەر کاتێک ئێران بیهەوێ ئەتوانێ ماوەیەکی درێژ ئەم ڕێگایە ببڕێ. لە دەرەوەی ئەم پرۆژەیە لە هەمان کاتدا عێراق لە دەرەوەی ئەم پرۆژەیە کە دەکەوێتە سەرکەنداوی بەسرا و بەسرا و دەریای سپی لە ڕێگای سووریا بێ یان لە ڕێگای تورکیا بێ بەیەکەوە دەبەستێتەوە و دەتوانین بڵێن لە ڕێگای تورکیا دەتوانێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە قەفقاسیا ببەستێتەوە لە دەرەوەی ئەو پرۆژەیە. و لە هەمویان گرنگتر وڵاتیی وەکو مسر کە قەنات سوئیس کۆنتڕۆڵ دەکا لە دەرەوەی ئەم پرۆژەیە ماوە و ئەمانە کە لە دەرەوەی ئەم پرۆژەیەنە
و یان دەخرێنە ناو ئەم پرۆژەیە چونکە وتم ئەم پرۆژەیە جارێ گفتوگۆی لەسەر دەکرێت بە تەواوەتی یەکلای نەبووتەوە ئەکرێ هەندێک وڵاتی دیکە بکەونە ناو ئەو پرۆژەیە و ئەگەر نەهاتنە ناو ئەو پرۆژەیە بێگومان ئەمانە پێدەچێ لەگەڵ چین زیاتر درێژە بە پەیمانی بازرگانی و ئەمانە بدەن خۆی لە خۆیدا دوو وڵات زۆر زۆر نیگەرانن چونکە ئێران لە بۆ ئێران شتێک ناگۆڕێت هەتا وەکو ئێران لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئەوروپا ڕێک نەکەی و هەتا وەکو سزای ئابووری لەسەر بێ ئەمە لە بۆ ئێران شتێک ناگۆڕێ ئێران ئەمەی دەیکا ئێستاکە دەیکا لە ڕێگای چین لە ڕێگای کەنداوە دەیکا و تورکیا پێشنیارێکی هەیە لەگەڵ عراق بۆ ئەوەی لە نێوان بەسڕا و مێرسین پردێک دروستکە پردێکی وشکانی بۆ ئەوەی بتوانێ ئیتر بازرگانی بکە بەڵام لە بەرامبەر ئەمەدا ئێران بێگومان وها بە ئاسانی دانانیشێ ئێرانیش پرۆژەیەکی هەیە ئەویش لە ڕێگای نێوان بەسڕا و لازقیە ئیتر واتە لە بەسڕا بۆ ناو عراق و لە ناو عراقیشەوە بۆ خاچی سووریا و لەوێشەوە بۆ بەندەری لازقیە کە دەکەوێتە سەر دەریای سپی ناوەڕاست بێگومان رووسیاش لە پشت ئەو پرۆژەیە و ڕنگ بێت چینیش درێغی لەم پرۆژەیە نەبێت چونکە ئەمە لە هەمان کاتدا ئاسانکاریەکە لە بۆ چین بۆ ئەوەی کاڵاکانی بتوانێت بگەێنتە دەریای سپی ناوەڕاست و لەوێشەوە ئەوروپا بەڵام وەکووتم لە هەر وڵاتێکدا کێشەیەک هەبێ شەڕ هەبێ لەوێدا ئەم ڕێگەیانە بە ئاسانی جێبەجێ ناکرێن و هیچ وڵاتێک تەنانەت چینیش نایهەوێ کاڵاکانی و ئەو هەموو مەسروفات و پارەیە بکاتە قوربانی ڕێگایە کە گەڕانتێکی دوور و درێژ و استراتیژی نەبێ تورکیا بۆ لەم پرۆژێدا دەرخرا بێگومان کۆمەڵێک بۆ چوون هەنا یەک لەو بۆ چوونانە ئەوەیە کە ئەم ڕێگای ئێستا نزیکترە و ئەگەر ئەم ڕێگایە بە تورکیادا ڕۆیشت بواە ئەمە دوورتر دەکەوتەوە و لە هەمان کاتدا بێگومان بۆ چوونی دیکە هەنکە پەیوەندیان بە سیاسەتی دەوڵەتی تورکیاوە هەیە دەوڵەتی تورکیا تاوەکو ئێستاش لە هەموو کاتەکاندا وازی لە ڕۆژهەڵاتی دەریای سپی ناوەڕاست نەهێناوە بە خاچی خۆی دەزانێ مەبەستمان سنوورە ئاویەکانە لە هەمان کاتدا کێشەکانی لەگەڵ یۆناان زۆر جار دەگاتە ئاستی تەقینەوە لە هەمان کاتدا ئێران ببورن تورکیا لە ناوچە کوردستانیەکەیدا ئیتر خۆمان دەزانین شەڕ و کێشەی زۆر گەوری هەیە ئێران لەگەڵ عراق ناکۆچی زۆر گەورەی هەیە و ئەمانە ئەگەر دەوڵەتی تورکیا دەیە بپرسێ دەبێت لە ڕژێمی ئەردۆغان بپرسێ بۆیە ئیتر ئەمە نەکرا و سەبارەت بە مسریش بێگومان ئەمە جێگەی نیگەرانیە لە بۆ مسر وەکووتم چونکە بایەخی قەناتی سوێز کەم دەبێتەوە مسر سەرچاوە سەرچیەکانی داراییەکەی لە گومرگی قەناتی سوێز وەردەگرێەوە ئەگەر ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێ ئەوە مسر گرفتار دەبێ و ویانیش دەبێ ڕێگایەکی کە بدۆزێتەوە و تەماشا دەکەین ئەمانە هەمویان ئیتر کۆمەڵێک کێشەن و مسر بمانێ و نەمانەوێت لە ڕووی سەربازیەوە زیاتر پابندە و یانیش پشت بە کەرستەی سەربازی و هێزی سەربازی رووسیا زیاتر دەبەستێ سەرباری ئەوەی کە ئەمریکا ساڵانە یارمەتیەکی مسر دەدا لە پێناوی ئەوەی کە لە ساڵانی 1970کاندا ئاگربەستێکی لەگەڵ ئیسرائیل ڕاگەیان ئیتر ئەمانە هەمویان کۆی بابەتەکەن و دەمەوێت لە کۆتاییدا ئەمە بڵێم
ئەم پرۆژەیە ئەگەر سەر بگرێ بێگومان ئەنتیگراسیۆن وانش ئاوێتەبوون لەگەڵ خۆی دێنێ ئەنتیگراسیۆن و ئاوێتەبوون لە مەسەلە بازرگانیەکاندا بێگومان کاریگەریان لەسەر پرۆسی دیموکراتی پرۆسی ئاشتی و سەقامگیری و بژانەوەی ئابووری دەبێت ئەم سێشتانە بەیەکەوە بەستراونەتەوە لە وڵاتێکدا ئابووری نەبێ سەقامگیری نابێت لە وڵاتێکدا سەقامگیری نەبێ ئابووری نابێت لووە ئەگەر ئازادی نەبێ هەردووچیان نابن ئەگەر هەردووچیان نەبن ئازادی نابن ئەمانە هەمویان کاریگەریان دەبێ و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕنگ بێ ئەمانە بتوانن گۆڕانکاری گەورە بێنە ئاراوە بەڵام هەروەکو وتم ئێستاکە کۆمەڵێک پرسیار لەسەر ئەو پرۆژەیە نوێیەی کە پێی دەڵێن ئێکۆنۆمی کۆریدۆر لە نێوان هیند و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپادا هەیە و کۆمەڵێک لەو بەندەرانەی کە کاڵاکان دەبێت تایدا بگوازرێنەوە بە وەکو بەندەری پیر لە یۆناان چینیەکان دروستیان کردووە ویانیش سەر لە نوێ ئاوایان کردەوە دروستیان کردەوە و ئێستاکە ئەو کۆمپانیایی کە کاری لۆجستیک و ترانسپۆرت لەو بەندەرە دەکا چینیەکان ئایا چۆن ئەکرێ لێرەدا ڕێگایە کە ئەڵتەرناتیفی چینە بۆ شکاندنی پشتی چینە ویانیش بۆ لێدانی گورزێکە لە پشتی چینە هەروەکو وتم ئێمە ناتوانێت ئێستاکە ئیدعا بکەین کە ئەو پرۆژەیە ئەتوانێ ڕێگای ئاوریشمی چینی بە تەواوەتی پەک بخە ڕێگای ئاوریشمی چینی کۆمەڵێک کێشەی لە بۆ دروست بوون یەک لەو کێشانە شەڕی ئۆکرانیا بوو ینی ڕێگەی ئاوریشمی وشکانی شەڕی ئۆکرانیا بوو و هاتنەوەی تالیبان لە ئەفغانستان ڕنگ بێ کێشەی بۆ دروست بکە لە هەمان کاتدا هەوڵدانی ئەمریکا بۆ ئەوەی وڵاتانی ئەسکەندەنافیان مەبەستمان فینلاند و سوێدە بکاتە ئەندامی ناتۆ ئەوە لە باڵتیکیشدا خۆی لە خۆیدا لیتوانیا و ئێستۆنیا و ئەوانە ئەندامی ناتۆنا لە باڵتیکدا ئەتوانێت بەرەیەک دروست بکە لە بەرەی هند و پاسیفیکشدا ئوسترالیا و ژاپۆنیا و کۆریای باشوور و فلیپین ئەمانە خۆی خۆیدا بەرەیەکن لەگەڵ ئەمریکا ڕێککەوتون بەشێک لە چاودێرانی سیاسی بە وڵاتانە دەڵێن ناتۆی پاسیفیک و ئەگەر هندیشی بێتە سەرێ ئەمە زۆر بەهێزتر دەبێت ئەم بەرەیە تەحەدایەک هەیە لە بەرامبەر ڕێگای ئاوریشمی چینی بەڵام هەتاوەکو ئێستاش ناتوانین بڵێن ئەمریکا و خۆر ئاوا ئەڵتەرناتیفێکی تەواویان هەیە لە بەرامبەر ڕێگای ئاوریشمی چینی لە ئایندەدا لەگەڵتان دەبمەوە کە بزانین ئەنجامی ئەمە چۆن دەبێ و ناچارین ئیتر تەماشای کردار بکەین کە کردار و کاردانەوەکان دەمانگەینە چه ئاستێک ئەم کاتە سەر لە نوێ بابەتەکە هەڵدەسەنگێنینەوە سوپاستانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بن تکایە هەوڵ بدەن ڤیددیۆکانمان بڵاو بکەنەوە لایک بکەن و ئەوانەی کە کەناڵی یوتوبی هیوە خۆشناویان سوبسکرایب نکردووە تکایە هەوڵ بدەن سوبسکرایب بکەن بۆ ئەوەی لە بەرنامەکانماندا ئاگدار بن. سلااو ڕێز.